ئاکام من لە بەڵێ ئێستا لە کتێبخانەی زەیتونەم لە پارکی سامی عەبدوڕەحمان کە لە شاری هەولێر بە پارکی گەورەی هەولێر ناسراوە. لێرە کەمپێکی مەشق و ڕاهێنان بۆ نزیکەی 10,000 گەنج و لاوی سەرجەم پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێتن. کەمپینەکەیانی بۆ لەلایەن بە چاودێری ئەنجومەنی وەزیرانی عێراق و خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق چاودێری دەکرێتن، سەرپەرشتی ئەو کەمپینە دەکرێتن. لێرە تەواوی گەنجانی پارێزگاکانی عێراق بە شارەکانی هەرێمی کوردستانەوە لێرە ئامادەن بۆ خول و دەورات دەکەنەوە بۆ پێگەیاندنی گەنجانی سەرکردە و قیادە لە بۆ ساڵانی ئایندە و با بڵێن گەنجی سەرکردە پێ بگەێنن لەم خولانەدا ئەو ئامانجەکانیان کە لە ئێستا دەبەشێکی زۆر لە گەنجولاوە ئەو گەوێنەکە دیارە لێرە و بڕیارێک پاشکەمێکی دیکە ینی کاتژێن سعات باڵێن سعاتدا لێرە مەراسیمەکە خولەکە دەست پێ بکاتن. خولەکە بۆ ماوەی 1 ساڵ دەبێتن وەکوودم 10,000 گەنج لێرە دەتوانێت سوودبەن لە تەواوی ساڵەکە. لە ئێستادا 200 گەنج ئەمڕۆ لە دەستپێچکردنەوەی ئامادە دەبێتن بە ئامادەبوونی چەند پەرلەمانتارێکی عێراقی لێرە چەند بەرپرسێکی دیکە هەرێمی کوردستان وا بڕیارە ئامادەیان هەبێت. من هەوڵدەدەم یەک لە ڕێکخراکان وەگرم کارزان عمەرم لەگەڵ کارزان سڵاو لێ بێت سوپاسەوە دەرفەتا پێمان بڵێ ئەم خولی مەشق و ڕاهێنانە چییە و ئاماستان لە ئەنجامدانی چی دەبێت؟ زۆر بەخێر بێن. هەڵبەتە ئەم چادرگەی نیشتیمانیە بۆ گەنج و لاوانی عێراق لە هەولێر دەستی پێکرد. تێکڕای نزیکەی 10,000 گەنج لە خۆ دەگرێت بۆ هەموو تواناکانیان. ئێمە لێکوانە لەژێر چاودێری بەڕێز محەممەد شیاح سوودانی، هەروە لە ڕێگای بەڕێز دکتۆر عەلی هیلال بەڕێوەری جێبەجێکاری پڕۆژەی ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق کەوا زیاتر لە 10,000 گەنج کۆ دەکەینەوە لە ڕێگەی مەشق و ڕاهێنانی تایبەت بە خۆیان کەوا هەموو چین و توێژەکاندا توانە و لێهاتوویەکانیان گەشە پێ بدات. هەروەها بەشدار دەبێت لە هەموو ئەو کۆڕکۆبنەوەیەکەوە هەفتانی داهاتوو بە دوای خۆیدا دەهێنێت. ئەو سیمینارەتانە هەفتانەیە هەفتەی چەند ڕۆژ دەخیانیتن وارە هەفتەی چەند گەنج لێ سوودمەند دەبێت؟ هەفتانە زیاتر لە دەتوانین بڵێن وەکو ژمارە دیاریکرا و 200 گەنج بۆ هەر هەفتەیەک لە خۆ دەگرێت و هەر هەفتەیەک با بڵێن گۆڕانکاری لە نێوان وەجبەکاندا ڕوودەدات. دەتوانین بڵێن هەفتەی 200 گەنج بۆ هەر هەفتەیە. تەواوی گەنجانی پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانی شۆ دەگرێتەوە؟ بێگومان دەستپێکی سەرەتای دەستپێکردنی پرۆژەکە لە هەولێری پایتەختی دروست بووە. هەروە هەموو باڵێۆزەکان ئێستا خۆشم وەکو نوێنەراتی باڵیۆزی گەنجانی هەولێر لە عێراق لەگەڵیان بەشدارم، هەروە وەکو ڕێخەری هەفتەی با بڵێن گەنج و لاوانی عێراقەوە لێرەدا لەگەڵیان بەشدار دەبین. ئەو چادرگێ بەردەوام دەبێت لە پێکاتوە لە هەموو چین و توێژەکان، هەروەها بەپێی کەلتور بەپێی هەموو دابنەریتەکان لە هەموو زمانە جیاوازەکان تێدا بەشدارن. کورد و عەرەب و ئاشور و کلدان و هەروە تەواوی پارێزگاکان لەگەڵماندا بەشدارن. کەمپی مەشق و ڕاهێنانە تەنیا لە شاری هەولێر دەکرێت؟ هەموو گەنجان لاوانی عێراق دێنە شاری هەولێر خولەکە دەبینین یا خول لە هەر جارێ لە پارێزگایەک دەبێت؟ نا، تێکڕای خولەکە بە بەردەوامی لە شاری هەولێر دەبێت بە دیاریکراوی 10,000 گەنج ڕوو لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر دەکات. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئاکەمەوەی جێبیستمن و زانیارە من سەبال بۆ کردنەوە ئەومە خولی مەشق و ڕاهێنانەی بۆ وەکو ئاماژەمە پێدە بۆ 10,000 گەنج و لاوی سەرتاسەری عێراق بە شارەکانی هەرێمی کوردستانەوە. لە ئێستادا وەکو ئاماژەم پێدا 200 گەنج لێرە ئامادەنەوە بڕیارە پاژنی و سعاتیکە ینی دەست بەم مەراسیمیکردنەوەی خولەکە بکرێت و تاوەکو ساڵی داهاتوو یان بۆ ماوەی ساڵێک چاوەڕێ دەکرێت 10,000 گەنج لەم مەشق و ڕاهێنانە سوود وەربگرن. گەیلان لە شاری هەولێر، سپاس بۆ تۆ میوانەکەت.